ئەو کاتتان باش هاوڕێیان ئێستا دیدار لەگەڵێکێک لەو چالاکوان و گەنجە بوێرانەی هەولێرێ دەکەن کە ئەوڕۆ لە نزیکەوە لە ناو دادگا بوو و لە چاردەوروبەریەوە کەوتە بەر هێرشی بەڵتەچیەکانی پارتی. هاوکات دەمانێت بزانین چۆن بوو ئەو ڕووداوە چۆن بوو بۆ ئەوەی وردەکاری زیاترمان پێ بڵێ. کاک هونەر ئەو کاتت باش. ئەو کاتت باش کاقادر زۆر سپاس. ئەگەر بتوانی پێمان بڵێ وە ڕەوشی دادگا چۆن بوو یەکەم جار ئەوەندەی ئاگات لێبی؟ وەڵا کاقادر لە سەرەتاوە ئەمە دیارە پێشەوەی شێروان بین بە چەند دەقەیەک ئەمە لەوێ بووین. بەڵێ ئیدی کە چوینەوێ کۆمەڵێک چالاکوان و ڕۆژنامە نووس و خەڵکی ئازادی بە تایبەتی بادینان و هەولێروانە لەوێ کۆ بوونەوە لەوەی پشتگیری لە کەیسەکەی شێروان بکەین. بەڵام هەستیشمان بە جوولەی نامۆکێ یعنی هەستمان نەکرد خەڵکەک لەوێ بە مەدەنی و دەبانجیان لە پشت بووان لە بن کراسوانیان دیار بوو دەبانجە بوو هەندێک کۆماندۆ و سەربنەوەیان لە بەردا بوو. ئیدی زانیمان ئەوانە هێزەشی ئەمنینە بەرزبی مەدەنی ڕاوانەی وێکرانە بۆ ئەوەی لە هەر حاڵەتەکی بتوانن یعنی بە شێوک لە شێوەکان بەڵێ لە کاردانەوەی ئێمە خەڵکی سەرکوتکەن خەڵکی ژمارەی ئێوە چۆن بوو کاک هونەر؟ ژمارەی ئەو خەڵکانەی ئامادەی دادگا بوو چۆن بوو بەیانی زوو وە ژمارەی هێزەکەی پارتی چۆن بوو؟ وەڵا ژمارە خەڵکی ئامادە بوو زیاتر لەوانەیە بڵێم 50-55 کەسێک دەبوون. بە دیاریکراوی شەمیان دەناسم دۆستی خۆ من، بەڵام ژمارە هێزەکەی ئەوەی کە دەستەڵاتی نابووی سێ بەرامبەر بوو. بۆ چ بوو ینی ئەو هێزە زۆرەی لە پای چی هێنابووی لە کاتێکدا ئەنگۆ 40-50 کەسن بە 2 پۆلیس کۆنتترۆل دەتوانرێ بکرێوەنیا یعنی لە ئەوروپاش خۆپیشاندانی 10,000 کەسی دەکرێت ئەو پەڕی 50 پۆلیس دێ نەک 50 50 دەنگ 150-200 هێز ئەمن دێ ینی هۆکارەکەی لۆ چ دەگەڕێنیەوە؟ هۆکارەکەی بۆ ترسیە و دەستەڵاتی لە چەند کەسێکی خەڵکی گوێر و ئازادی خوازەوانە بەهەرحاڵ شێروان یعنی لە حکومەتی ناعادیلانە و غەدرێکی گەورە لە شێروان کرا، بەڵام لە پای ئەوەش یعنی ئەمە مۆبایلمان دەردین چەند کەسێک ویسمان کورتە ڤیدیۆ وێنە و ڕسم بگرین کە دەنجی ئەو خەڵکەی بگەین کە لەوێ پشیری لە شێروان دەکەن یان لەو بابەتەی هاتینە. یعنی لە ناو دادگا کاک هونەرێ قەوس لە ناو دادگا یان لە دەرەی دادگا دەتانویت تەسویرکەن؟ نامەمان لە دەرەوەی دادگا بووین. لە دەرەوەی دادگاش مافتان نەبوو کە تەسویر بکەن لۆت یعنی نەخێر یعنی هێزیان لە هەموو کون و قوش بنەچی یعنی بە درێژای لەوانێ 500-600 مەتری بەپانی 500-600 مەتری بە هەمان شێوە هێزیان لە پەنا دیواران لە پەنا دوکانان لەسەر جادەی لەناومە یعنی داهاتن قسەیان لەگەمە دەکرد یعنی لە هەر شوێنە مۆبایلەکەت دەردینە یەکسەر پڕیان دەدایە. بۆ قومبەلە بوو TNT ینی لۆ پارتی ئەوەندە لە مۆبایل دەترسێ ئەو هێزە ئەمنیە لۆ دەترسێ. ئەمە سەنجارش پێمان گوتن داوامان لێکردن ڕێمان پێ بێن گوتمە کاکە خۆمە نەچەکمان پێ نەتەقینەوەی دەکەین نە خەریشی کاری ڕابیوانەینە لە خۆمان لێدەینە ڤیدیۆ کورتە ڤیدیۆ کە وێنەکە گوتیا کاکە بە هەم شێوەشی مەمنوعە. ئیدی لەو حالەتەیدا بووین لەگەڵ یان تووشی تەشەنوزات و ئەوانە بووینەوە لەو ناوە زیاتر ئەو هێزەی لەوێ بوو ئەوە برادرەکان شێیادن بە 40-50 خەڵکی هێرشی سەمیان کردووە بە هەمیان خەریشی دەرینانی مۆبایلەکەیم لەدەستە من دەمیش مۆبایلەکەم یعنی نەمدەویست مۆبایلەکەیان دەمێ لەو ناوەی لەگەریان تووشی کێشەوانە بووین دەستی ملاش خۆش بڵا بەدەدان شاوکار بوون و ئەمە بەرەنگاریان بووینەوە لەبەرەوەی هەیە و هێزە مەدەنی بوون نەمان دەزانی خەڵکی مەدەنین ئایا لە سلکی سەربازین کەس نەیدەزانی خۆشیان نەدەناسان کاک هونەرێ قەوس نەدەناسان لێرە یعنی ئەتوو ئەو حەقەت هەیە هیچ شتێک نەکەی لەبەر ئەوەی هەتا خۆی نەناسێنی هەویەی نەناسێنی لە فلیمیش دیارە ئەو هێزە خۆشی نەدەناساند وەنیا ئەی پێمان دەگوتن ئەوە برادران شیادن ئەم پێم گوتم کاکەم گۆ ئاسایشن هێزی ئەمنی نەگوتیان ناهەنگاتوو
غەڵەت تێگەیشتی ئەمە هاتینە لێرە وەستاینەوە تەواو ئیدی کە بووە کێشەوانە یعنی بەڵتەچین یعنی بەڵتەچین بە قسەی خۆیان ئەوە هێزەکی بەڵتەچیە بەڵێ هێزەکی بەڵتەچی شەقاوەی شەقوەشێن بوون ناربیان ئیدی هێزەکی نامنەزەم هێزەکی بێئەحترام هێزەکی بێ ئەسلوب هێزەکی هەتا سێ ئێسکان توندڕا و لەگە خەڵکی بێ چەک و مەدەنی یعنی ئەوە کەی حکومڕانی ئەوەدا و ترس و تۆقانە لەسەن کەسەکی ئازادی خواز نیشانەوێ ئەو دەستەڵاتە لەو پەڕی زەعیفی خۆیتی بەڕاستی وایە ئەو ترسە گەورە لەو لە کەیسی شێروان و لەو 40-50 کەسی لەوێ کۆبیتەوە نیشانەی ئیفلاسە ئەوە نیشانەی ئەو پەڕی ترسنۆچیانە لە چێدرا کاکوونەر لە تو درا زۆریان لێدای وەڵا کا قادر لێیاندام ئەمەش لەوانندا چکەوان بەرجی عسکەریان نەبوو تامەنە بیان ناسین و ئیدی یعنی لە شێوەکان نەتوانین بەرەنگاریان بینەوە بە پۆلیسەکاشم بە پۆلیسیشمان و گوتمان کاکەوانە گوتی وەڵا من نازانین چێنا و برا پۆلیسەکانە ڕقەوان ئوسلوبیان جوان بوو هەتا داواشیان لێکردن گوتیان کاکە موبایل لە خەڵکی وەرمەگرن واز لە خەڵکی وین بە تایبەتریش پەرلەمانتارەکان ئەوانە جویان بە پۆلیس و بە زابتی پۆلیس و کەس نەدەدا ئەمەش لەو حالەتەی کێشەوانە لە مابینمان دروست بوو بە مافی خۆشمان زای وەکو دیفاع لە خۆکردن بەڵێ بەرەنگاریان بووینەوە خۆ عاشای لێ ناکەین وا کەیسی شێروانی لە کنەمە کەیسێکی زیندووە و هەر بە زیندویش دەمینێتەوە و هەتا لە تواناماندای بەرگری لێ دەکەین ئەوەش بە مافێکی ڕای خۆمان دەزانین کاکوونەر پێت وایە هۆی چێت وەکو یەکێک لە چالاکوان و دەنگە بوێرانەی هەولێرێ کە پارتی ئەو ترسە گەورەی هەیە لە شێروانی بۆیە ئەوە چارەم حاڵەتە کەیسی لێ زیندی دەکاتەوە سێم حاڵەتی دروستکردنی کەیسی تافعی لێ دروست دەکات ئەو ترسە گەورەی مەسرور بارزانانی ئەو ترسە گەورەی پارتی لە چێ لە کەیسی شێروان و ئەو غەدرە لۆ وا دەکات ینی لە هیچ شوێنێک نەبووە دادگا بەو شێوە بتە قەشمەری و ئەو سیستەمە لە گەنجێک بکرێتن کە تەنیا تەسلیم نابیتن پێت بۆ چ دەگەڕێنەوە پێت وایە فۆبیای شێروانیان لە چیانە ئەو فۆبیا چییە لە شێروانی هەیەە کە پرسیارەکەت کرد لە کۆتایەکەی وەڵامەکەت بە خۆدا قادرەوە بۆی ئەوێ شێروان تەنها تەسمیل نابی هیچ بشکەینەوە نازانم لەوانەیە کەمترین خەڵکی زانیوی نازان بەڕێ زایەتیاننا یعنی دوومان پێش ئێستا چوونە وەفدێکیان تەشکیل کردیا برەی لەسەرێ چوونە لای شێروان پێیان گوتیان کاکە تو چت دەوێ ئەمە لۆت دەکەین بەرت دەدەین قەرەبووی هەر پێ ساڕەکەش دەکەینەوە بەس کە هاتێ دەرێ دەبی کڕبی بەڵام شێروانەوەی بە هەموو شێوەی ڕەت کردەوە کە زانیان شێروان قەنەعاتیان بە شێروانی نایە ئەو ڕاستان ئەم سیناریۆ گاڵتەجاڕیان لۆ دروست کرد دادگان دیسان 2 بارە و 3 بارە و 4 بارە لە شێروان بەعزبی کردەوە بە دەستوەردارێکی ئاشکران لە کەیسی شێروانی کرد دیسان لە دادگای قەدر و زڵمێکی گەوریان لە شێروانی کرد کە ئەوە بەڕاستی جێگای قبولکردن نییە دراستە باشە کاکوونەر سوپاست دەکەین بە هیوام ئەو دەنگە جوان و بوێرانەی هەولێرێ هەر سەربڵندتر بن وەکو قەڵا ئەو بەڵتەچیانەی پارتیویش پاراستن ئاسایش ئەڵێن شەرمەزار بن لە بەرامبەر دادگا لە بەرامبەر قانون کە ئێوە وا بە بەڵتەچی وا لەو کوڕ و کچە کوردانە دەنگە بوێرانە دن کە تەنیا دانوێت ڕێز بگرن لە یاسا ڕێز بگرن لە دادگا سنوورێک بۆ ئەو ستەمەدا بنێن ئێوە هەر سەربەرزیتان لەوە دەمێنێتەوە ئانی شەرمەزاری زۆر سوپاس کاک زۆر سپاس کاک قادر زۆر سپاس